وی بخون دورم نایگمه کەزنیە وەڵامی دەمێ وی بەخۆم دوورم نایگەمێ. خەریکی کارێکم دروستکردنی بینگەکە و ینی ئەساسی گۆرانەکەم دروست کردووە، بەڵام ئەو گۆرانە جارێ نە ناوی دروست بووە نە بڕیارە کە بزانین چۆن دەردەچێت و چۆن دەرناچێت، چکە هەر کاتێکم من بەرهەمەک تۆمار دەکەم تەمەشای دەکەم و گوێ لێ دەگرین ئەگەر زانیمان بەپێی پێویستە لە بۆ گوێگر ئەو کاتە ئامادەمە بڵاویکەمە. من دەیان زاریش بەرهەمم تۆمار کردووە بەدڵم نەبوو خۆم پێم خۆشنەوە بیخەمە بەرگوێی گوێگرەوە، چکە زانومە کەم و کوڕی هەیە لەو بەرهەمەشان دڵنیاتان دەکەمەوە ئەگەر شتێکی باش دەرچێت ئینشاڵڵا پێشی سەری ساڵ دەخێنە بەرگوێی گوێگر و بینەریش. کاکەرێم ماوەیەک لە سۆشیال میدیا چەند جارێک لەگەڵ هونەرمەند فەرهاد زیرەکات دەرکەوتی، قەرار وایە هیچ کارێکی هونەریتان هەبێ بەیەکەوە یا سوێتێکتان هەیە بەیەکەوە لە داهاتوە؟ بەڵێ هونەرمەند فەرهاد زیرەک یەکێکە لە عەزیز و خۆشەویستەکانی من کە زۆر تایبەتە. من هەمیشە کە وەکو ئوستازێک سەیری دەکەم کە هەمیشە گوێگریویشم کە ڕێنمایەکان لەوی وەردەگرم، هەمیشە گوێ لە بەرهەمەکانی دەگرم و ئەویش کە کاتێک بەرهەم دروست دەکەم گوێ لێ دەگرێت ئەگە بەدڵی بێ ئەو کاتە من پێشکەشی دەکەم. تا ئێستا هیچ بەرهەمێکی نییە کە تۆمارکراوی ئەو لە ستۆدیۆیەکان بڕیاریش نییە کە ئەو کارێک بکات لە ستۆدیۆ. دەیان زاریش خۆم پێشکەشیم کردو کە گوتمە وەرە کار دەکەین لە ستۆدیۆ ئیشێکی تازە دەکەین بۆ تۆ خاص بۆ خۆی ینی خودی خۆی بۆ گوێگرەکانی، بەڵام هەر ئامادە نەبووە بچە ستۆدیۆ. فەرهاد زیرەک هەر بەو جۆش و خڕۆشەی کە لە ناو سۆشیال میدیا هەیە و لای خەڵک عەزیز و شیرینە لەوەی کە تا ئێستا نەچێتۆ هیچ ڕاگەیاندن و ستۆدیۆیەکیش فیدباک و ناوبانگێکی زۆر بەهێزی هەیە، هەروەش دەمینێتەوە بە بڕوای من هەروەک خۆی بە جوانی بیهێلینەوە لێ گەڕین نەیبینە ستۆدیۆەکان بۆی ئاوا بە جوانی بمینێتەوە. لە ساڵی هەشتایەکان و هەفتایەکانیشەوە هەموو کورد لەگەڵی دەڵێ وەرە بچین لە ستۆدیۆ گۆرانێک تەنزیل پێین یا ڤیدیۆ کلیپە بکەین بڕیاری نەداوەکەش قەنەعاتی بێتن. دەتوێن بە دوو ڕۆژ قەنەعاتی پێبینم گۆرانی پێ تەنزیلکەم مەحاڵە شتیوانە.